خی گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان دووبارە ڕووی هەڵکشان کردوتەوە بە جۆرێک کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 839 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنا تۆمارکە هەروەها دەکەسیش بەهۆی ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکارەکانی هەڵکشانەوەی ژمارەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بۆچی دەگرێتەوە، ئایا لە هەرێمی کوردستان کۆرۆنای گۆڕا و تۆمار کراوە، ئەگەر تۆمار کراوە مەترسی چییە و دەبێت هاوڵاتیان چۆن مامەڵی لەگەڵا بکەن و ڕێکارەکانی حکوومەت ئایا وەکو پێویستن بۆ ماوەڵەکردن لەگەڵ دووبارە هەڵکشانەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان؟ وەزارەتی تەندروستی ڕایگەیاندووە جارێکی دیکە پەتای کۆرۆنا تەشەنەی سندووەتەوە و لە سلێمانیش کۆرۆنای گۆڕا و زیادی کردووە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت فڕۆکەخانەکان و مەرزەکان بۆ نەنەتەوەیەکان و ئاهەنگەکان هۆکاری سەرەکی تەشەنەسەندنی پەتای کۆرۆنا بوون. ئەوەی جێگەی سەرسوڕمانیشە هیچ گرنگیەک بە ڕێنماییەکانی ئەوان نادرێت و خۆپارێزی ناکرێت. پێشبینی ماکرد بوو کە زیاد بێەوە لە حاڵەتی زیادبوونیشە ئەمە مەسلەی بۆنە ئاینی و نەتەوەیی و فیستیڤاڵەکانی نەورۆز و بەهار و ئەمانە هۆکاری سەرەکی ئەم کێرڤ بەرزبوونەوەی ئێستاە لەبەرەوە تەسەوڕەکەین هێشتان زیاتر بەرەو بەرزبوونەوە چێت چونکە تا ئێستا ئیجراعات بەرامبەر ئەم بۆنە و فیستیڤاڵانە هیچ نەکراوە و هەمووشیان لەژێر هیچ ڕێکارێک خۆپارێزیە کە بەکار نایەت ئەسڵان هیچ حسابی بۆ ناکرێت. ئەم فیستیڤاڵانە بەردەوامن. ئێمە ئەوەی کە ئیجراعاتی لەگەڵ کراوە تا ئێستا خوێندنگاکان بوون بەداخەوە کە خوێندنگاکان باشتر کۆنتڕۆڵەکران. ئێمە ئەمان توانی بەرکەوتەکانی خوێندکاران ئەوانەی کە توش بوون دەستنیشان بکەین، بەڵام ئێستا ناتوانین نە بەرکەوتە نە ئەوانەی کە توش بوون لەناو فیستیڤاڵێکە لە بۆنەیەکە لە سەیرانێکە لە شوێنێکی قڕەباڵغا دەستنیشان بکەین. هاوکات لە هەولێر بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە پەتای کۆرۆنا ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا ڕێوشوێن و ڕێکارەکانی خۆپارێزی تونتر دەکاتەوە. لەو چوارچێوەیەشدا هێزە بە نێو شاردا بڵاویان پێکراوە. بەداخەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەوا ڕەوشی کۆرۆنا و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەولێر هەروەک داتایەکان بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستانیش ڕێژەی توشبوون و پۆزتیڤیتی زیادی کردووە، زیاتر لە 10% دەبێتن. ئێمە ئەو ڕێکارانەی کە ئەنجام دەدرێتن هەمووی ڕێکاری تەندروستین. بەمانای ئەوەی کە ئەمە ئەگەر هاتوو داوا ئەوە دەکرێتن پابەندبوونی هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنماییەکان بێت، ئێمە تاوەکو ناچار نەبین ڕێکاری تونتر بگرینە بەر. بۆ نمونە قەدەغەی هاتوچۆ، بۆ نمونە داخستنی شوێنە گشتیەکان، بۆ نمونە داخستنی مزگەوتەکان چکەوانە بەڕاستی کارێکی ئەستەمە بە تایبەتی لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانکەوە ئێمە لە وڵاتێکی موسڵمانین و پابەندین بە توقوساتی ئاینیەوە، بۆیە کارێکی ئەستەمە داخستنی مزگەوت و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز. بەڵام ئەمە پێویستە هەمومان هاوکاری یەکتر بین، ڕێنماییەکان جێبەجێ بکەین. ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە هەرێم جارێکی دیکە ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە 24 کاتژمێری ڕابردوودا 839 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و 352 کەس چاک بوونەتەوە. 10 کەسیش بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی هەرێم لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆناوە تا ئێستا 120,319 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. لەو ژمارەیەش 108,835 کەسیان چاک بوونەتەوە و 7,831 کەسیش لە ژێر وەرگرتنی چارەسەردان و 3,653 کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە.
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندەرێک لە بەڕێزان دکتۆر زانا حەمید پسپۆڕی ڤایرۆسی کۆرۆنا لە ستودیۆی سەرەکی هەروەها لە بەریتانی شۆ دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرا لە سیستەمی تەندروستی نێودوڵەتی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونیان دەکەین کاک دکتۆر زانا بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستان و دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکاری بەرزبوونەوەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بۆچی دەگرێتەوە ئێستا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 839 حاڵەتی توشبوون هەبووە و دە حاڵەتی مردنی شەربەوەی ڤایرۆسەکە تۆمارکراوە بەپێی ئەماری وەزارەتی تەندروستی. بەڵێ بە ناوی خۆی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە ئەسڵاو و ڕێزم بۆ کاکتۆر گۆران بێگومان بەڵێ زۆر بەداخەوە هەروەکو بینین داتاکان و ژمارەکان ڕویان لە هەڵقشانە لە هەرێمی کوردستانەوە بە تایبەت لەم چەند ڕۆژانەی دواییە بە بەرچاوی دەرکەوتەوە ئێمەش لە تاقیقەکانە بە تەواوی هەستی پێەکەین کە ئەو ژمارانە لە چاو ڕۆژانی ترە ژمارەی ئەنجامە ئەرێنیەکان واتە پۆزتیڤەکان زۆر زیادی کردووە و لە هەمان کاتیشە ئەوەی کە ئێمە ئێستا سەرقاڵین و ئەمانەوێ بەڕاستی تەواوی ئەو زانیاریانە دەست بخەین بۆ ئەوەی بتوانین سەرچاوی ئەم ڤایرۆسانە دووبارە بزانینەوە بە خۆشحاڵیەوە لەو پرۆسەیەشە هەر لە ئەتوانم بڵێم هێشتا لە دەستپێکین بەڵام هەنگاوی باشمان بڕیوە ئەویش بە جیاکردنەوەی جۆرەکانی ئەم ڤایرۆسە کە بەداخەوە ئێستا بینین کۆڕۆنای گۆڕاو جۆری سارسی دووی گۆڕاو کە بە تیرەی B117 B117 واتە جۆری بەریتانی ناوزەد ئەکرێ کۆڵی هەیمەنەت یاخود زۆرینەیی لە سامپڵە ئەرێنیەکان بەدەستهێناوە لای ئێمە کە ئەتوانم بڵم سەر و لە سەدان 97 لەو نمونانی کە ئێستا لە تاقیگەی ئێمە لە تاقی نەخۆشخانی شەوی تاهیر پۆزتیڤ دەرئەچن ئەمانە هەمویان لە جۆری گۆڕاوی بەریتانیەکەن. بەڵێ هەنێ سەدان 97 گۆجۆرە گۆڕاوەکەی بەڵێ ئەوەی جیاوازەکەی چێ کاک دکتۆر لەگەڵەوەی پێشووتر ڕەنگە پێشتر بە شێوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستانەوە ڕاگەندا بوو کە کۆرۆنا گۆڕاوەکە گەیشتۆتە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەدڵنیاییەوە پێشتر ڕاگەیەنراوە هەر ئەوەش ڕاگەیەنرا کە زۆرینەی یاخود تەواوی ئەو نمونانە بە کۆرۆنای گۆڕاو حسابەکرێ ئێمە وەکو خۆمان ئەو هەوڵەمان دەست پێ کرد کە دڵنیابین لەو بابەتە و ئەو ژمارانە دڵنیابین لی ڕێژەکە بزانین ئایا هەمان جۆر یاخود بەس جۆری بەریتانی هەیە چونکە پێما بێ هەر لەم بەرنامەی جەنابتەوە لە ساڵی پارە ئاماژەمان بەوە کرد کە ئەم ڤایرۆسە توانایەکی لە ڕادەبەدەری هەیە بۆ خۆگۆڕین و خۆگونجاندن لەبەر ئەوە کاتێکە بینین لە تەواوی دنیادا ئێستا ینی بەشێک لە ناوی وڵاتان بۆتە پاشگری ئەم جۆرە گۆڕاوانە کە ئەمە هێز و وەکۆڵی توانای سروشتی ئەم ڤایرۆسەیە کە ئەتوانێت خۆی بگۆڕێ و بەو پێیەش زۆرترین جۆری گۆڕاو دروستەکە لە خۆی تەمان ئەو تەنیا بۆ کۆپیکردن و بۆ ئەوەی کە خۆی زیاد بکە لە ناو خانەکانی لەشی مرۆڤ یاخود کەسی توش بووە شێوازێکی تایبەتی هەیە بۆ کۆپیکردن کە جیاوازە لە زۆرینەی زۆری ڤایرۆسەکانی تر بەڵام لە هەندێک ڕۆ هاوشێوەیە بۆ لەگەڵ ڤایرۆسەکانی جۆری RNA کە کۆرۆنا یەکێکە لەوانە کە جۆری RNA ئەمانە ئەتوانم بڵێم ڕێژەی گۆڕانکاریان زۆرە بۆیە ئەمەیە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم جۆرە گۆڕاوانە بێگومان هۆکارەکەی تر بوونی دەرفەتە لە جەستەی مرۆڤە لە خانەکانی مرۆڤە بۆ ئەوەی بتوانێ خۆی بگۆڕێت چونکە بێگومان جەستەی مرۆڤ هەوڵەیە کە بەرگری لە دژی ئەم ڤایرۆسە دروست بکە و لە هەمان کاتیشە ئەم ڤایرۆسەش ئەیەوێ شێوازێک بگۆڕێتەوە بۆی خۆی دەربازکە لەو سیستەمی بەرگریە بۆیە بۆ شێوەیە جۆرە گۆڕاوەکان وردەورە دروست بوون و بەداخەوە ئێستا لای ئێمەش بوونەتە بەشێکی سەرەکی. سپاس دەکەم کاک دکتۆر گۆران جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادە بوونت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم ئەوەی کە ئێستا ژمارەی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردوێتەوە بە بۆچوونی بەڕێزت هۆکارەکەی بڵێن ئەوەی کە دکتۆر باسی حاڵەتی کۆرۆنای گۆڕاو لە سەدانەوە حەوتی بوونەوە پشکنایی کە لە شاری سلێمانی دەکرێت لە کۆرۆنا گۆڕاوە بڵین جۆرە بەریتانیەکە بێت ئەوەیە یاخود هۆکاری تریشی هەیە کە ئێستا ژمارەی توشبووان زیادی کردوێتەوە؟
بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی پێیان بۆ سپاس بۆ جەنابەت کاک حەکیم بۆ زۆر سلااو خۆشەویستیشم هەیە بۆ دکتۆر زانا بەڕاستی و قسانەی کە دکتۆر زانا کردی هەر هەمووی لە جێگای خۆیەتی و هەمووی قسەی زانستیە و قسەی ڕاستە و من 100% لەگەڵ قسەکانی هاوڕام بەڵام لەگەڵ ئەوەشا کە کۆمەڵێک فاکتەر هەیە کە تایبەتن بە ڤایرۆسەکە خۆی و کۆمەڵێک فاکتەر هەیە کە تایبەتن بە لەشی مرۆڤەوە و کۆی کە جەنابی دکتۆر زانا باسی کرد کۆمەڵە فاکتەری تریش هەن پەیوەندیان بە کۆمەلگاوە هەیە پەیوەندیان بە سیاسی هەیە ئەمانە کۆمەڵێک فاکتەرن کە بەڕاستی پەیوەندی کەوتویان بە خودی ڤایرۆسەکەەوە نییە ئەگەر هەر ڤایرۆسێک بێنی بەم شێوازەی کۆرۆنا خۆی بگونجێنەوە خۆی بڵاو بکاتەوە بەڵام لە کۆمەلگایەکە بێت لە سیستمێکی سیاسی وەکوەوەی کوردستانە بێت لە دۆخێکی کۆمەڵایەتی و عشایری و خێڵەتی و ئانەی وەکو کوردستانە بێ بەڵاستی بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە وەکو و دۆخەمان بۆ دروستەکە کە ئێستا ئەیبینین بەداخەوە من بۆ پسپۆرێکی سیستمی تەندروستی و سیاسەتی تەندروستی ئەمێ جەخت زیاتر لەسەر سیستەمە تەندروستیەکە بکەم جەنابی دکتۆر زانا زۆر بە جوانی وەکوتم باسی ڤایرۆسەکەی کرد بەڵام ئێمە بابین قسە لەسەر سیستەمی تەندروستی بکەین ئەم سیستەمە تەندروستی ئێمە بە تایبەتی ئەو کاتژە حزبیانەی کە سیستەمەکە بڕێوە بەتر لە وەزیری تەندروستیەوە بیکرا تاکو بڕێوەبەر گشتەکان بەڕاستی کۆمەڵە خەڵکی حزبین کۆمەڵە خەڵکی سیاسین شارەزایکی ئەوتویان لە بواری نە پزیشکیا هەیە نە لە بواری سیستەمی تەندروستیا هەیە و بۆ ماوەی چەند مانگی ڕابردووە بۆ ماوەی 4 مانگە چێ ئەم ڤایرۆسە بەڕاستی پشوویەکی داینێ وەکو میلەتێک پشوویەکی داینێ و بوارێکی دانێ کە خۆمانی بۆ ئامادە بکەین و خۆمانی بۆ حازرکەین و خۆمان حازرکەین بۆ شەپۆلێکی تر بەڵام ئەم کاترە حزبیانەی کە لە ترۆپکی دەسەڵاتی تەندروستیان بۆ وەزیری تەندروستی بەڕێوە گشتەکان بەڕاستی کۆمەڵی قسە و قسەلۆکی نازانستیان بڵاو کردەوە خەڵکیان لە خۆپارێزی سارد کردەوە لەو لاشەوە پلان و بەرنامەی چایشان نەبوو بۆ ڕوبڕوونی شەپۆلێکی ئاوها ڤاکسینیان پەیدا نەکرد خەڵکیان ڕانەهێنا پزیشکان و کارمەندانیان ڕانەهێنا لەسەر بابەتەکە موچەیان دابەش نەکرد کۆمەڵێک هەنگاویان نەنا کە بەڕاستی ڕێگر بێت لە وڵاوبوونەوەی شەپۆلێکی تازە بەداخەوە باشە دەکرێت پێمان بڵێ کە بەڕێز بەردەوام ڕخنەت هەیە لە وەزیری تەندروستی هەرێم لە بەڕێوەبەرە گشتیەکانی بڵێن پارێزگاکان ینی هیچ بەڵگەیەک هەیە کەوان کەم تەرخەمیان کرده بێ و ئیدارەیەکی زانستی ڤایرۆسی کۆرۆنایان نەدابێت چونکە و بەردەوام بڵێن لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لە بڵێن لە پێیجەکانی خۆیانەوە ڕێنمایی خەڵک ناکەن وەکو خۆیان بەڵێ من نمونەیەکی بچووکت بێنمەوە طبعاً پێش هەموو شتێک وەزارەتی تەندروستی تەنها ئیشی ڕێنمایی بڵاوکردنەوە هۆشیاری بڵاوکردنەوە نییە لەوەشە وەزارەتی تەندروستی شکستی هێناوە کا فەرموو کامە کامپینی هۆشیارکردنەوە کامە کامپینی خۆپارێزی کامە چوونە ناو خەڵک کامە قسەکردن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵ مامۆستانی یادینی لەگەڵ میدیاکان لەگەڵ ڕۆژنامە نووسان لەگەڵ قوتابخانە و زانکۆکان کوانێ کەمپێنەکانی هۆشیارکردنەوەی وەزارەتی تەندروستی کوانێ ئەمەی وەزیری تەندروستی ڕۆژێک لە چەند مانگێکا یەک جار بێتە سەر تەلەڤیزیۆنەوە بڵێ خۆتان بپارێزن و ماس ببەسن ئەمە هۆشیارکردنەوە نییە و ئیشی بەڕاستی کۆمە ئیشی ڕێکخراوی مەدەنیە ئیشی وەزارەتی تەندروستیە من نمونەیەکت بۆ هێنمەوە مانگێک پێش ئێستا بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی با ئەمە تەنها نەڵێن بەس باسی وەزیری تەندروستیەکە با باسی دکتۆر سەباح ئەورامی بکەین کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە مانگێک پێش ئێستا جەنابەت دڵنیام ئاگاداری و بیرتان زۆر نییە مانگێکە هاتە سەر میدیاکان و هاتە سەر تەلەڤیزیۆنەکان و باسی ئەوەی کرد کە گوایە ئەم جۆرە گۆڕاوەی کە دکتۆر زانا زۆر بە جوانیشی کردەوە زۆر جوانی باسی کرد هیچ مەترسیەکی ئەو تۆی نییە ئەوەندە جیاوازی نییە لەگەڵ جۆرە کۆنەکە و خەڵک پێویست ناکا بترسێ و ئەگەریش خەڵک توش بێ چارەسەریان نەکەین ئەمە قسەی سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە کە کۆمەڵە قسەی نازانستیە کۆمەڵە قسەی بێبەڵگەیە و لە ڕووی زانستی و هیچ بەڵێکیەکان نییەوە جەنابی دکتۆر زانا لاتە ئەتوانین پرسیاری لێ بکەیت جۆرە تازەکان بەداخەوە وەکو جەنابی دکتۆر زانا باسی کرد توانای ئەویان هەیە کە خۆیان بگۆڕن توانای ئەوەی هەیە کە خۆیان بگونجێنن زیاتر خێراتر بڵاوبوونەوە بەپێی کۆمەڵێک داتا بەڕاستی ئەوەندەی لە بەردەستمانە بێ 70% زیاتر لە جۆرەکانی پێشوو ئەم جۆرە گۆڕاوە تازانە کە پێڵەن جۆری بریتانی و بەرازیلی و ئەفریقای جنوبی زیاتر خێراتر بڵاوە بنەوە جا بەڕاستی کۆمەڵە قسەی نازانستیان بڵاو کردەوە خەڵکیان سارد کردەوە وتانێ
بەهۆی ئەم قسانەی ئەوانەوە و بەهۆی کەمتەرخەمیەوە و بەهۆی بێپلانیەوە و بەهۆی بێبەرنامەیەوە و بەهۆی ڕێگەدان بە دروستبوونی قەرەباڵغی بێشمار بە ناوی هاتنی پاپای ڤاتیکانەوە و بە ناوی نەورۆزەوە و بە ناوی فستیڤاڵی عەشیرەت و خێڵ و هۆز و ئەمانەوە قەرەباڵغەیەکی زۆریان دروست کرد، جەوێکی باش ژنگەیەکی باش ڕخساند بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. من وەکو خۆم بەڕاستی پێشتریش ئاماژەم بەوە کردووە کە تەنانەت کردنەوەی قوتابخانەکانیش بۆمبێکی تەوقیت کراو بوو و نەئەکرا لەم کاتەیە ئەوە بکەین و ئێستاشی لەگەڵا بێت ئەم بەرپرسە حزبیانە و کادرە سیاسیانەی کە هیچ فڕێکیان نە بە زانست و بنە عیلمەوە هەیە نە بە سیستەمی تەنووسیەوە بەردەوام من لەسەر بێپلانی و بێبەرنامەیی و کەمتەرخەمی و ئەوە تا نەتیجەکەی ئەبینینەوەتانێ زۆر خێرایی ڤایرۆسەکە بڵاو بێتەوە و بەداخەوە ژمارەیەکی زۆر تووشە بێ و بەداخیشەوە ژمارەیەکی زۆر لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەبنە قوربانی دەستی ئەم ڤایرۆسە نەکەم. دەگەرم وڵات دکتۆر دکتۆر زانە سەبارەت بە کۆرۆنای گۆڕاو کە بەڕێزوتت لە سلێمانی تۆمارکراوە پێشتر بەڕێوەبەری تەنووستی سلێمانی باسی کرد 4 جۆری گۆڕاو تۆمارکراوە. ئێمە بڵێن لە سەراستی جیان هەر بەریتانیەکەنیە لەگەڵ بەرازیلی و ئەفریقی بڵێن سێ جۆری تریش هەیە. بەڵێ بەدڵنیایەوە جۆرەکانی بڵێن تیرە گۆڕاوەکەی ڤایرۆسی کۆڕۆنا جۆرەکانی زۆرن کە بەداخەوە سەرەتا لە بازدانێکەوە دەستی پێکردووە و دواتر ناونرا تیرەی B1 B1 لەوانیشەوە کۆمەڵێک تیرەی تر سەری هەڵداوە کە ئەم ئەوەی کە ئێستا بە زمانە زانستەکەی ئەوترێ B11 یا بۆمە B354 ئەمانە بەڕاستی ئێمە هەمووی تیرن و هەمووی پەیوەستن بە توانایی ئەو گۆڕانکاری کە لە ڤایرۆسەکەی ڕوویاوە بەپێی ئەو داتایی کە لە بەردەستی ئێمەیەوە ئێستا حاڵی حەزر بەردەوامین لە جیاکردنەوەی ئەم جۆرانە بەداخەوە. بەڵێ ئێمە ئەتوانم بڵێم لە تەنانەت لە مانگی 11 ساڵی ڕابردووشەوە چەند حاڵەتێکی کەم لە لای ئێمە هەبووە. بێگومان ئەم داتایانە داتای سەرەتایین، ینی پرۆسەکە ئێستا بەردەوامە بۆ ئەوەی ئێمە بگەینە ئەوەی کە بزانین ئایا ئەم جۆرە گۆڕاوانە پێشتر هاتوون یا بە دیاریکراوی چ تەوقیتێک ئەگەر بتوانین طبعاً لەبەر ئەوەی ئێمە تەنیا ئەو نمونانەمان لە بەردەسایە کە پێشتر دەستمان کەوت. بەس حاڵەتە گۆڕاوە بەریتانیەکە تۆمارکراوە خۆ بەرازیل و ئەفریقیەکە لە کوردستان نییە. تەنیا یەک نمونە نەبێ لە ئەوانەی پێشووە جۆری برازیلیەکە هەبووە کە بێگومان ئەویش پێویستی بە دوواداچوونی زیاترە بۆ ئێمە بە تەواوی بیسەلمێنین. هەر جۆری بەرەتانیش ئەویش دوو جۆری هەیە هەر لە ناو خۆیدا کە ئێستا لە بڵێن وێبسایت و دامەزراوە زانستیەکانە ئاماژەی پێدرێت و کە گۆڕانکاریەکانی بەردەوامن ئەویشمان هەیە و لە هەمان کاتە جۆری ئاسایی کە لە پێشووە لە ساڵی ڕابردووە بەردەوام بوو کە جۆری ووهان بوو ئەویش هەر بەردەوام بۆ بەڵام لەم کۆتایانەیە بە تەواوی کەمی کردووە بێگومان بە ژمارەی بەرچاو زۆر ئەم جۆرەیان دابەزیوەتە ئەوەی کە ئێستا هەیمنەتی کردووە وە زۆرینەیە بەتایبەت جۆرە بەریتانەکە. نیشانەکانی چین کاگتۆر ئەو جۆرە بەریتانەکەی کە لێرە بڵاو بۆتەوە خێرایەکەی چۆنە بڵین؟ بەڵێ بەڕاستی بابەتی بڵاوبوونەوەی ڤایرۆس و نیشانەکان هێشتا ئەتوانم بڵێم خەڵک داخلی نەخۆشخانەکان کراوە بەداخەوە و ژمارەکان وردەوەردە ڕوو لێ هەڵقشانن و بە هەمان شێوەی پێشوو شێوازی گرتنی نەخۆشیەکە یاخود نیشانەکانی من بەپێی لەبەرەوەی نەخۆش نابینم بەڕاستی تەنیا بە بەدواداچوونم لە هاوڕێ پزیشکەکانم لە بواری هەناوی پرسیارم کردووە باسییان کردووە کە خێرایی گواستنەوەکەی خێراترە بە نمونە بەڵگە بۆ ئەوە بۆ نمونە خێزانێک بە تەواوی داخلی خەستەخانە بوون لە پێشووتراوانە بوو بەڕاستی ناو بەناو خێزانەکان حتا بۆ هۆکاری ئەوەی کە هەندێک کەس باوەڕیش بە توانای ئەم ڤایرۆسنەکە ئەیگوت یعنی چۆن من خوشکێکم برایەکەم توش بووە من توش نەبووم ئەمانون کاکە ئەکرێت تۆ هەڵگربی ینی بابەتی هەڵگری لە ڤایرۆسی کۆڕۆنای بابەتێکی زۆر وازەح و ڕوونە بەڕاستی هەروەکو بەڕاستی کاک دکتۆریش ئاماژەی پێە لە بابەتی ڕێکارەکانی خۆپارێزی ئێمە ینی تەنیا پەیدابوونی جۆری گۆڕاو هۆکاری ئەوە نییە کە ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە بەداخەوە بێگومان ئەم بەپێی زۆربەی داتا زانستیەکانی کە ئێستا هەیە ئەم جۆرە گۆڕاوانە خێراتر بڵاو ئەبنەوە ئەمە
ڕاستیەکە کە سەلمێنراوە و لە دەی مانگی هەر لە دەی مانگی سێە لەم مانگەیە ئەوەش دیاری کراوە کە ئەم ڤایرۆسە گۆڕاوانە توانایشیان زیاترەوە بە داتاکانی بەریتانیاش دەرکەوت لە ماوەی ینی ترۆپکی شەپۆلی تازەی بەریتانیا کە زۆرترین ژمارەی توش بوون و بەداخەوە زۆرترین ژمارەی مردنیش تۆمار کرا کە لەوێ شەپۆلەکەت بەتەواوی چووە سەرەوە و هاتەوە خوارەوەش. ئێمە زۆر بەداخەوە ئێستا کووتمان لە سەرەتایی بڵاوبوونەوەکەین کە بە دیاریکراوی بۆنەکانی جەژنی نەورۆز و ئەم تێکەڵاوی ڤیستیڤاڵ و بەڕاستی ئەوەی کە لە بازاڕیش ئەگوزەرێ یعنی من ئەمەوێ ئەوە زۆر گرنگی پێ بدەین لە هۆکارەکانی بڵاوبوونەوە یعنی تاوەکو ئێستاش بەداخەوە خەڵک بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بێ بە جۆرێک لە جۆرەکان متمانەی نییە بەم ڤایرۆسەش تەنانەت بەداخەوە ینی لە پێش بەرنامەکەیە باسمان کرد کە ژمارەیەکی یەجگار ینی 3600 کەس لەم هەرێمەی ئێمە بەداخەوە جانی لەدەستداوە کە ئەمە ژمارەیەکی یەجگار گەورەیە بەڕاستی 120,000 کەس تا ئێستا توش بوو ئەوەن بەڵێ ینی ئەوەی کە توش بوون ینی زۆری خێزانەکان بەداخەوە کەسی توش بوویان تیا بۆ کەسی نەخۆشیان تیا بوو ینی ئێمە ئەمەوێت دوو زاراوە هەیە لە پەتای کۆرۆنایە ئێمە جای بکەینەوە زاراوەی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا جیاوازە لە نەخۆشکەوتن بە ڤایرۆسی کۆرۆنا یعنی ئەوانەی کە توش ئەبن مەرج نییە هەمویان نیشانەیان هەبێ بەڕاستی و هەر ئەوانەشن بەشێکیان هۆکارن بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و هەر ئەوانەشن زۆرجار هۆکارن تەنانەت کە پشکنینەن بۆ ئەوکەین پۆزەتیڤ دەرەچن ئەڵێ باشە چۆن ئەبێ و ئاخر کەواتە ئەم ڤایرۆسە هیچ قووەتی نێ و ئەڵێن ئەمە وانە ئەمە پەیوەستە بە ژمارەوە زۆر بەداخەوە ئێستا ئێمە ئەوکو باسمان کرد لە سەرەتای هەڵکشانین ئەنێگە ژمارەی توشبووان زیاد بکات کە ئێستا زیادی کردووە ماوەیەکتر ژماری نەخۆشەکانی زیاد کات کەواتە ئەو ژمارانی کە ئەچنە نەخۆشخانە زیاکەن و وردە بەداخەوە ئەوانش ینی وای لێت ئیتر نەخۆشخانە وەکو جارانی پێش و پڕ ببنەوە نەخۆشخانەکان و نەتوانرێ کۆنتترۆل بکرێت. سوپاس دەکەم کاک دکتۆر گۆران بەڕێز دەگەر بۆ نمونەوەکو گریمانەیەک وەزیری تەندروستی بێ ئێستا لەم حاڵەتی کوردستان چی دەکەی وەکو ڕێکاری حکوومەت کە ئێستا ژمارەی توشبووان زیادی کردوێتەوە دەبێت چی بکە وەکو خەڵک وەکو تاک وەکو کۆمەڵگا دەبێت چی بکرێت کە دکتۆروتی بڵین کۆرۆنا گۆڕاوەکە گەیشتۆتە کوردستان. سپاس من سپاسی دکتۆر زانا کەم جارێکی تر ئێمە سەر وەڵامی پرسیارە بەڵام یەک تعقیبی بچووک لەسەر قسەکانی دکتۆر زانا بەڕاستی ئەوەی کە جنابی باسی کرد لە مانگی یانزەوە گومانی ئەویان هەبووە یان زانیاری ئەویان هەبووە کە جۆرە گۆڕاوەکە لە کوردستانە سەری هەڵدا و بوونی هەیە بەڕاستی ئەمە خەبەرێکی زۆر گەورەیە و مایەی شۆکە بەڕاستی بۆ ئێمەمانان من دڵنیام لە دکتۆر زانا و هاوڕێکانی ئەوانەی کە لە مایکرۆبیۆلۆژی و ڤایرۆلۆژیایی شەکەن بەڕاستی بەس ڕاستگۆییەوە و بە پرۆفیشناڵانەوە کارەکەن بەڵام کارەساتەکە ئەوەیە کە دەسەڵاتی تەندروستی لە کوردستانە وەزیری تەندروستی بەڕێوەبەرە گشتەکان بەم زاناریان زانی بێتیان کە کۆرۆنای گۆڕاو لە کوردستانە لە مانگی یانزەوە سەری هەڵداوە بەڵام ئەمان بەم شێوازەی کە بینیمان لە چەند هەفتەی ڕابردووە بەو شێوازە مامەڵەیان لەگەڵا کرد و ڕێگەیاندا بە دروستکردنی خەرەباڵغی و ئەمانە کە بۆ هۆی دروستکردنی باشترین ژینگە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە من لە خراپترین حاڵەتا من ئەمە بە خیانەتی ئەزانم بەڕاستی بە خیانەتێکی نیشتیمانی گەورەی ئەزانم ئەگەر ئەمانە زانی بێتیان کە لە مانگی یانزەوە ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە کوردستانە سەری هەڵداوە و بڵاو بووەتەوە بەڵام هیچ ڕێکارێکیان نەگرتە بەر و ئەو قسانیان کە باسم کرد کە خەڵکیان سار کردەوە وتیان ڤایرۆسە گۆڕاوەکە هیچ جیاوازیەکی ئەوتۆی نییە لەگەڵ ڤایرۆسی وهانە و ئەگەر خەڵکیش توش بێمە چارەسەریان نەکەین فەرمەوە ئەو دۆخی دروست کرد و من پێم وایە لە خراپترین حاڵەتە ئەمە خیانەتە لە باشترین حاڵەتە جۆرێکە بەڕاستی وەکو تەلەبەیەکی تەمبڵ وایە کە تۆ پێش ئەوەی تاقیکردنەوە بکرێت لەو ڕۆژانەی کە دانیشی بۆ سعیکردن و بۆ خوێندنەوەوانە پشتی لەکەیتەوە سعی ناکەی ناخوێنی بەڵام لە ڕۆژی شەوی تاقیکردنەوەکەیتر خۆت با بڵێنە شڵژێنی و دەستەکەی بە بەلەقاژێ و دەستەکەی بە قۆپیەکردنەوەمانە ڕێک دەسەڵاتی تەندروستی خەریکی ئەم بابەتەیە بەڕاستی باشە بەس دکتۆرەوەی کە باشە دکتۆر دواتر پرسیارێکی تر بیر ناچێتەوە بەس سەبارەت بە ئەوەی کە جیاوازی نییە لەگەڵ کۆرۆنا بڵێن کۆنەکە هیچ جیاوازێکی کەوتویە چکە دەڵێن هەمان نیشانەیە بۆ نمونە ئاراکردنەوە کۆکە قوڕگێشان تەنگە نەفەسی سەرێشە هەستکردن بە ماندوێتی ینی بڵێن چارەسەکانی شەمان چارەسەرە و مەگەر ئەگەر خێرایەکەی بڵێن زیاتر بێ و لە گەنجانی زیاتر بڵاو بێت هەمان بڵێن ڤایرۆسە کۆنەکە مەترسیەکەی نییە بڵێن هەر وەکو ئەو نییە
وەکو جەنابی دکتۆر زاناش باسی کرد بەڵێ ینی نیشانەکانی نەخۆشەکە شێوازی گواستنەوەی ئەو نیشانانەی کە دروستێکا بەڵێ زۆربەی هەر زۆری هەمان نیشانەیە بەڵام کێشە گەورەکە ئەوەیە خێرایی بڵاوبوونەوەیە ینی بڵاوبوونەوەی خێرا یەکێک لە کێشە هەرە گەورەکانەوەی کە دکتۆر جەنابی زۆر بە جوانی باسی کرد خێزانێک لەپڕ هەر هەمووی تووشە بێت یان کۆمەڵی خەڵکە چێ هەڵپەرچیە کە هەنگەکە حەفلەی نەورۆزەکە چێ بۆ سەیران لەنا ئەوانەیە لەپڕ هەمووی ئەیگرێ ئەوە کارەساتەکەی ینی بەڕاستی ئێمە کاڵین جیاوازی هەیە مە بەسمانەوە نییە مەکە ڤایرۆسێکی تازەیە وەکو جەنابی دکتۆر باسی کرد ینی ڤایرۆسەکە ئەوێ باشترین ڕێگا بدۆزێتەوە بۆی خۆی بگونجێنێ باشترین ڕێگا بدۆزێتەوە بۆی زیاتر بگوازرێتەوە زیاتر نەقڵ بێ زیاتر خۆی بگونجێنێەوە ئەمەش جۆرێکە لە بازدان وای کردووە کە ئەو پرۆتینانەیە کە لە دەروبەری ڤایرۆسەکەیە گۆڕانکاری بەسەرابێ وا بێت کە زووتر و خێراتر بنووسێ بەخانەکانی لەشی ئەوە ئەمە کارەسا دروستەکە بەڕاستی ئەمە جیاوازیەکە ڕاستە جیاوازیەکە ڕەنگە خەڵک زۆر بە شتێکی بچووکی بزانێ بەڵام بەڕاستی جیاوازێکی گەورەیە جیاوازێکی گرنگە واکە ژمارەیەکی زۆر خەڵک توش بێ وەکەوەی ئێستا لە کوردستان نایبینین بەداخەوە باشە ئەگەر بەڕێز بڕیابەرسی تەندروستی بایت چی دەکەت وەکو حکومەت دەبێت چی بکە ئێستا وەکو خەڵکیش دەبێت چی بکە برادری تەندروستی کاک حەکیم دەبێت پلانی هەبێ دەبێت بەرنامەی هەبێت دەبێت استراتیجی هەبێ نابێت وەکوتم وەکو ئەمانە وەکو تەلەبەیەکی تەمبەڵ لە سەرەتاوە هیچ کارێک نەکەن هەر خەریکی قسەکردن بن هەر خەریکی خۆدەرخستر بن خەریکی ئەنجامدانی کۆنفرانس و کۆبوونەوەی بێ ئەنجام بن ولا لە پڕ کە ڤایرۆسەکەش بڵاو بێتەوە لە ئەنجامی بێکارایی و لە ئەنجامی ئیهمالی و پشتگوێخستن و کەمتەرخەمی ئەوان کە ڤایرۆسەکە ئەوها بڵاو بێتەوە تر سەریان لێ شێوێ و نازانن چی بکەن و خەڵک تاوانبارەکەن ڕاستی ئەبواە ئێمە لە مانگی 11ەوە کە زانیمانە ڤایرۆسە گۆڕاوە ئاگاتە کوردستان و من چەند جارێک لە ڕێی تەلەڤیزیۆنەوە لە ڕێی فەیسبوکەوە لە ڕێی نووسینەوە لە ڕێی تۆڕی پاراستنی تەندروستیەوە چەند جارێک هۆشاریمان داوە هاوڕێیان برادەران خزمان کەس و کار ئەمە ڤایرۆسەکە تەنها پشوویەکمانەداتی ئەمە تەنها پشوویەکە جارێکی تر سەرەڵەداتەوە پشتکردنەوە لەم ڤایرۆسە نەگریسە خەتەرناکە بەڕاستی خۆکوژیە کردنەوەی قوتابخانە من تەنها بەڕاستی تەنانەت چەندین ئەتوانم بڵم جوێنیشم بۆ هاتووە لەسەرەوەی کە وتومە باش نییە قوتابخانە بکرێتەوە باش نییە سەیران بکەیت باش نییە پێشوازی لە پاپای ڤاتیکان بکەیت لە کاتێکی ئاوایە کە ڤایرۆسێکی ئاوها مەترسیدار بەڵام ئەمان نەک ئەوانیان ناکرد چون ڕێگایاندا بە لێشاو خەڵکێ سەیران بکە بە لێشاو خەڵک لە باشووری عێراقەوە بێت بۆ کوردستان بۆ بەحساب بۆ پشوو بۆ سەیران ڕێگایاندا هێز و خێڵ و عەشیرەت و ئەمانە فستیڤال بکەن ئەوانەیەوە ئەکات کە باشترین ژینگە دروست بێت بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئەگەر من دەسەڵاتدار ئەگەر من دەسەڵاتی تەندروستی بم یانەوەتا نایڵم ئەوانە بکرێت یان کە بە قسەم نەکرا هەندێک لەم برادرانە بەڕێوەبەرێک شتەکان ئەڵێن بە حساب خەتای ئێمە نییە خەتای پارێزگارە خەتای بەڕێوەبەرەکانی ترە خەتای وەزیرەکانە خەتای سەرۆکی حکوومەتە ئەگەر بە قسەت ناکەن ئەگەر گوێت ناگرن ئەگەر پشتگوێتە خەن ئەگەر هیمال دەکەن چیەکەی لە پۆستەکەت بۆ ناچیتە ماڵەوە دانیشی لەوە باشترە یعنی ئەگەر وابێ بەڵام زۆربەی هەرە زۆری بەڕێوەبەرە گشتێ تەندروستیەکان بە وەزیری تەندروستیشەوە سوپاس دەکەم کەوتبوونە بەڕاستی ئەو داوەی کە بە حساب خەڵک زۆربەی هەرە زۆری لە شەپۆلەکانی پێشوو توش بووە و بەرگری دروست بووە بە حسابی خۆیان و ڤایرۆسەکە خێرایی فراوانی جاران تو بڵاو نابێتەوە کە گریمانەیەکی زۆر هەڵەیە کە هیچ بەڵگەیەکی زانستی نییە و بەڕاستی بەڵگەشە لەسەر نەخوێنەواری ئەم برادرانەی کە بەرپرسن لە بواری تەندروستی وڵاتی سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە پشکنینی بڵین کۆرۆنای گۆڕاو ئێمە داخیگەمان هەیە و ئامێرە گەیشتووەتە کوردستان دەستنیشانی بکەن یاخود چۆن دەستنیشانی دەکەن بەڵێ دەست خۆش هاوکات لەگەڵ ئەو پرسیارەی جەنابە دەمەوێت ڕوونکردنەوەیەک بۆ کاک دکتۆر ئاماژە پێبەم کە ڕاستە ئێمە ئەوەی کە دیاریمان کردووە و باسی مانگی 11مان کردووە تەنیا لە نمونونەکانی مانگی 11 بووە نەوەک ئەو کاتە ئەو توانایەمان هەبوو بێت چونکە هەروەکو ئەزان بەڕاستی گەیشتنی شت بە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئاسان نییە و قورسە و بۆ نمونە من خۆم لە ناوەڕاستی مانگی 12ەوە ویستومانە هەوڵی ئەوەمان داوە کە ئەم کیتانەی کە تایبەتن بە جیاکردنەوەی زۆرە گۆڕاوەکان دەست بخەین بەڵام بەداخەوە هەندێکی هەر نەبووە لەو کاتانەیە و هەنێکیشی بە ئاسانی نەگەیشتوەتە دەست ئێمە و یاخود پێداویستی زیاتری ویستووە بۆ ئەوەی بەداخەوە ینی ئەڵم
ئێمە ڕاستە توانایەکی باشمان هەیە لە توانای پشکنین و لە ئەو هۆکارانی کە پێویستن بۆ پشکنینی ژمارەیەکی زۆر و تەنانەت بۆ جیاکردنەوە بەڵام هێشتاش هەروەکو وڵاتانی ترنین بە نمونە بەڵێ وڵاتی بەریتانیا لە سەرەتاکانی ئەم دەرکەوتنی ڤایرۆسی گۆڕاوە بە تەواوی سیکوێنسی ڤایرۆسەکەی کردووە و تەواوی داتەکان ئێستا و ئامێرە هەیە کە کۆڕۆنای گۆڕا و تۆمار دەکای خۆ بەڵێ ئێستا کۆنەکان چ ئامێر چ کیتیش هەیە هەر بۆیەش ئێمە گەڕاوینەتەوە بۆ نمونونەکانی ساڵی ڕابردوو بەشێکیان بۆ ئەوەی بزانین هەروکو لە بیدایەتی شاباسمە بزانین سەرەتایی هاتنی ئەم ڤایرۆسە چونکە ئێمە بە حکمی پسپۆڕیمان لەو بوارەوە پێشتریش لە چەند حاڵەتێکی ترە لە چەند بەرنامەیەکی ترە ئەمەژەمان پێیەوە کە ئەکرێ ئەم پۆزتیڤانەی لە ماوەکانی مانگی 10 و 11 و 12 و ئەوانە دەرئەکەون ئەکرێ ئەمانە کۆڕۆنای گۆڕاو بن ئەکرێ یعنی گومانمان هەبوو بەڕاستی و ئاماژەشمان پێ کردووە بۆ زۆربەی شوێنەکانەوە بۆ خەڵکیش بەگشتی لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بەڵام هەروکوتم ئەو کاتانە نەمانتوانێت بەڵام ئێستا بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانین و ئەمانەوێ کاری زیاتریش لێسەر بکەین و توژینەوەی زیاتر ناوبڕێکم هەیە دەگرێم وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگرین وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمین مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێ ژڤی ڤایرۆسی لە کۆمپانیا پاشا باخچە و بۆ جارە ئێکل جیهانێ بەشێک بناوێ ڤی بلۆک هاتە دانان بۆ چێکردنا هەمی جورێن ئامانên شیشەی یەن تەندروستی ji بۆ پاراستنەکە باشتر و ساخلەمتر بۆ هەوە و خێزانên هەوە ڤی بلۆک ئەف سیستەمێ پێشکەفتی ناهێلیت چ بەکتێریا یان ڤایرۆسên خراپ ئەف شیشەیڤە بمینن ئەپڕێکا کۆمپانیا ئالتۆن ئۆز هیندێشێن ڤی جورێ ئامانên شیشەی بدەستخۆڤە بینن ئەبتنێ پەیوەندیە بکەن بۆ پتر پێزانینان کۆمپانیا ئالتۆن ئۆز زاخۆ کۆمەلگەها بازرگانی سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانە میجیانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشحبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێیەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمویان بە دنیایەوە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە گراوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەبخواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بووم نینی
پەیامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک تۆزانە بکەم وڵای بەڕێز سەبارەت بە پشکنینەکە ئێستا بۆ کۆرۆنا بە کۆرۆنا گۆڕاوەکەش بە چەند جۆر دەکرێت کامیان لە هەمووی باشترە؟ بەڵێ بێگومان پشکنینی کۆرۆنا بە جۆری پێشووە جۆری گۆڕاویشەوە هەر هەمان پشکنینە کە ئێستا بە ئەوەی کە پێی ئەوترێ ریەڵ تایم PCR ئەمە ینی پێی ئەوترێ ستانداردی زێڕین بۆ دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکخراوی تەندروستی جیهانی و تەواوی دامەزراوە تەندروستەکانی گیان پشت بەو پشکنین بەو جۆرە پشکنینە ئەبەستن کە نمونونەکەی لە ڕێی سوابی لوتەوە ئەکرێ و ئەم حتا ئەنجامدانی ئەو سوابەش کارێکی زۆر هەستیارە بۆ دەرخستنی ڤایرۆسەکە چونکە زۆر لە هاوڵاتیان هەندێکیان پرسیاریان کردووە کە باشە ئەمە چۆنیەتەکەی چۆنە بەداخەوە تۆزێک ناخۆشە کاتێک کە ئەم سوابە ئەچێ بەلوتە ینی خرویەکی ناخۆش دروستەکە بەڵام پێویستە بگاتە شوێنی خۆی بەڕاستی چونکە ینی پشکنینی ئەم یاخود دەرخستن و دەستنیشانکردنی ڤایرۆسەکە لە کاتی خۆیان زۆر گرنگە و زامنی پاراستنی ژیانی کەسێکە بێگومان جۆرەکانی تری پشکنینی بەلوت دەکرێت بەڵێ تاکو ئێستا لە تاقیگەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە هەر هەمووی تەنیا بە سوابی لوت ئەکرێت بۆ مناڵ جاریوێت لە دەمەوە ئەکرێ بە حکومی لوتی مناڵ بەس پێشترەوە بڵاو وایە لە ڕێگەی کۆمەوە بکرێ بڵێن جۆرە نوێیەکەی ئەوە هەر پروپاگەندە بوو زیاتر پروپاگەندە و کرا بە دۆخێکی گاڵتە ئامێز بەڕاستی لەناو هاوڵاتیانە ئەجینا ئەوەی کە تاکوی ئێستا زیاتر بۆ بابەتی توێژینەوەیە ئەو بابەتانە ئەویش بۆ دەرخستنی ئەوەی کە ئایا ڤایرۆسەکە ئەتوانێ لە ڕێی دەرچەکانی مرۆڤەوە بمێنێتەوە یاخود بگوازرێتەوە کە چەندین توێژینەوە کراوە بەڵێ ئەکرێ بەڵام هەرگیزەوە نابێتە هۆکاری ئەوەی کە ئەمە بکرێ بە شێوازێکی بەس لە کوردستان بەس بەلوت بڵێن بە دڵنیاییەوە باش بەس چ کاتێک بۆ نمونە هاوڵاتی بێ پشکنین بکات بە خۆڕاییە چۆنە کاتێک بیکات ئەوەی کە تاکوی ئێستاش لەو توانە و لە دامەزراوە تەندروستەکانی بۆ نمونە بەتایبەت من ناو شاری سلێمانی پێتەڵێم لە ڕێگەی کلینیکە تایبەتەکانی کۆرۆناوە کە ئەبێ پزیشک ئەو هاوڵاتی و نەخۆشانە ببینێ و بە فەرمانی پزیشک ئەو نمونە وەرئەگیرێ و دواتر نمونونەکانیش هەمووی بە پشکنینی PCR ئەنجامەدرێن و دەرەنجامەکانیش ئەگەڕێنرێنەوە بێگومان ئێستا توانای پشکنین زۆر زیاتری کردووە یان ئێستا وەکو پێشوو نەماوە کە چەند ڕۆژێکی پێ بچێ بە هۆکاری ئەوەی کە توانای تاقیەکان تا ڕادەیەک لاواز بوون چونکە لە ماوەی ساڵی ڕابردووەوە تاوکو ئێستا بەردەوام لە هەوڵی بەڕاستی گەشەپێدانی ئەو بابەتەیە بووین چه لە دامەزراوە تەندروستەکانی ئەم شارەوە چه خۆشمان وەکو هەموو ئەو وەکو تاکێکی ئەم هەرێمە کە ویستومانە تەواوی ئەو زانیاری و پسپۆڕی کە هەمانە بەکاری بێنین بۆ ئەوەی بتوانین لە زووترین کاتا پشکنینی ئەم ڤایرۆسە نەگریسە بۆ هاوڵاتی باشە بەس ڕەنگی خەڵک پرسیار بکە ئێستا پێشتر کەسێک ئەگەر تووشی بڵێن کۆرۆنا ببێ ئەوەی پێش کۆنەکە بەڵێ بۆ حاڵەتە ئێستاوەکی کۆرۆنای گۆڕاو هاتووە توش دەبێتەوە دووبارە بە دڵنیاییەوە بەڵێ تەنانەت ئێمە چەندین نمونەمان هەیە هەر لە ساڵی ڕابردووە ئێمە چەندین حاڵەتی دیاریکراوی لە ناو پزیشکان و کارمەندانی تەندروستیە کە خۆیان شارەزان لە بوارەکەیە و هاتوون پشکنینی PCRن ئەنجام داوە دووجار و سێجاریشمان هەبووە و تەنانەت لەم تازەکیە یعنی ئەو پزیشکە بە ڕێزانەی کە هەندێکیان هاتوون پێشتریش لە مانگی 11 تووشی بوون و ئێستاش حاڵەتی پۆزەتیڤیان هەیە بۆیە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان بەڕاستی کە پێویستە هاوڵاتیان زۆر بە ڕەچاوی بکەن و زۆر بە دڵنیاییشەوە ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە ڕاستە هەندێک باسی داتای کەم ئەکرێ بەڵام داتا
ینی کە ئێستا شتێک ڕووەدا بەڕاستی 6 مانگی تر اینجا ساڵێکی تر ئەبێتە داتایەکی توێژینەوە چونکە ئێمە لە ناو دۆخەکەیان و ڕۆژانە خەڵک یاخود هاوڵاتیان و ئەوانەی کە پشکنی نەکەن ئەی بینین تەنانەت هاوڵاتی هاتووە لە ساڵی پارە ویستوێتی پلازما ببەخشێ کاتێک سەی دەکەین دووبارە توش بۆتەوە پۆزەتیڤە ینی ئەمانە ڕاستێکی حاشان لە هەڵنەگرە پێویستە هاوڵاتیان خۆیان بپارێزن ئەوانەش کە توش بوون پێ سپاس دەکەم کاک دکتۆر گۆران سەبارەت بە خۆپارێزی ئێستا کە بڵێن ڤاکسینەکە وەکو پێویست لە کوردستانە نیە تەناوی کە بڵێن ڤاکسینی سینۆفارمی چینی بزان 5,000 گەشتوتە کوردستان ئەوەی بەریتانیەکە ئەسترازێنیکە 43,000 ژەم گەشتوتە کوردستان ینی باشین چارەسەر باشین خۆپارێزی چییە بیکە هاوڵاتی یاخود حکومت دەبێت چۆن ڤاکسینەکەش دابین بکات ئەوەندە گرانە دەتوانێت زوو دابینی بکات ڤاکسینەکەەوە نەگران نییە نەخێر بەڕاستی ئێمە وڵاتێکی دەوڵەمەنی لەخوا بەزابێ و بەشێکین لە عێراق و بەشێکی شتبین لە عێراق ئێمە وەکو وڵاتێ وەکو هەرێمێک لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی سیاسەتی تەندروستی ئەوانەی نێودەوڵەتیەوە هیچ ڕێگرێک نییە کە هەرێمی کوردستان ڤاکسین بەدەست نێنێ بەداخەوە تەنها کەمتر خەمیە تەنها گوێپێنەدانە تەنها پێشێخستنی هاوڵاتیانە جناوەکو وتم لە ماوەی چەند مانگی ڕابردووە ئەکرا هەرێمی کوردستان بە ژمانەیەکی زۆر ڤاکسین پەیدا بکە ئیترچی ڤاکسینی چینی بێ ئەسترازینیکا بێ ڤاکسین ئەمریکەکان بێ من ئەوە حەزەکەم ئەوە بە جەنابەت بڵێم ینی بەڕاستی حتا ئەگەر ڤاکسینیش پەیدا بێەوە بە ژمارەیەکی زۆر بڵاویش بەکاربهێنرێ نابێت پشتی لێ بکەینەوە ئەم ڤایرۆسە نەگریسە بەڕاستی خەتەرێکی گەورەیە و ئەتوانێت سەفەرمان پێبەرێ و نابێت وریان نەبین جا باشترین ڕێگا بۆ ئەوەی ڕێگر بین لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و بۆ ئەوەی خەڵکی تر ژمارەیەکی زیاتر توش نەبێ و ژمارەیەکی زیاتر نەمرێ کە بەداخەوە لە ماوەی ڕابردووە بگوێرەی ژمارە فەرمیەکان 3,000 کەسە بەڵام من دڵنیام ژمارەکان زۆر زیاترە لەوە چونکە داتاکانی وەزارەتی تەندروستی داتایەکن پشتی پێ نابەسرێ و ژمارەیەکی زۆری خەڵک مردووە بە ناوی کۆرۆناوە تۆمار نکراوە بۆیە ژمارەی مردن بە کۆرۆنا لە کوردستانە زۆر زیاترەوە بەداخیشەوە ئەوەندەی من پێشبینیەکەم و ئەمە بۆ تۆقاندنی کەس نییە بەڵام لە ماوەی داهاتووە بەداخەوە ڕەنگە ژمارەیەکی زیاتر لە خەڵکیش ببێتە قوربانی جا بۆیە بەڕاستی زۆر گرنگە وەکو جەنابی دکتۆر زانا باسی کرد پێویستە بەردەوام بین لە خۆپارێزی پێویستە دەستەکانمان بەردەوامی بشوین پێویستە ماسک بەکاربێنین پێویستە نەچینە ناو قەرەباڵغیەوە ئەگەر پێویست نەکات نەچینە ناو بازاڕ و شوێنی کۆبوونەوەی خەڵک و ئەمە لەسەر ئاستی کات بەڵام لە ئەسەر ئاستی حکوومەت و لەسەر هەستی دەسەڵات و بەتابەتی دەسەڵاتی تەندروستی ئێمە بینین ینی جەنابی دکتۆر زانە لە ناو سیستەمی تەندروستیەکە خۆیەتی یعنی ئێمە قسەمان بۆ تێ لە ناو خستەخانەکانە لە ناو بنکە تەندروستیەکانە لە ناو دەستگا جاجەکانی وەزارەتی تەندروستیە خۆپارێزی ناکرێت ماسک بەکار ناهێنرێت دەستکێش بەکار ناهێنرێت جێڵی تاقیم بەکار ناهێنرێت وەزارەتی تەندروستی و بەرپرسە تەندروستیەکان زۆر جار گلەی لە هاوڵاتیانەکەن گوایە پابند نابن گلەی لە خەڵکی ترەکەن کە گوایە بودجەیان نادرێتێ بەڵام لە ناو خودی دەستگا تەندروستیەکانە خۆپارێزی نییە لەناو دەستگا تەندروستیەکانە دەستکێش بەکار ناهێنرێ ماس بەکار ناهێنرێ وەکوتم لە عیادەکانی دکتۆرەکانە لە بازاڕە لە کەرتی تایبەتە بە شێوازێک لە شێوازەکان خۆپارێزی ناکرێت بەڕاستی جا ئەمانە ئەبێ ئەنگاوی زۆر گرنگن لەسەر بیکات بەڵام لەوە گرنگتر لەسەر دەسەڵاتی سیاسی و ئیداری و تەندروستیشە ئەبێ پەیڕەوی بکات باشە بە زۆکو ڤاکسینەکە ئەوەی کە بڵاو کراوەتە بۆ نمونە ئەوەی کە لە بەریتانیا بەرەمێنراوە ئاسترازێنیکە بازدۆکێکە 1 ملیۆن ژەمی بە 4 ملیۆن دلار ئەگەر کوردستان بڵین 6 ملیۆن بێ بە 24 ملیۆن دلار دەکرێت بە تاوی بیکڕی بۆ دانی کەم نیوەی دانیشتوان ئەگەر هەردوو جاریش بەکاری بێنن نازانم سەرچاوی ئەو ژمارانەی جەنابەت چەنە بەس ئەوەندەی من ئاگادار بم بۆ ئێمە وەکو تۆڕی پاراستنی تەندروستی گشتی ماوەیە پێشەزە هەر چەند مانگێک پێشەسە بەڕاستی لە سەرەتایی ڕێگەدان بە ڤاکسینی ئەسترازێنیکا ئەمە پلانێکمان بڵاو کردەوە بۆ بەدەستهێنان و دابشکردنی ڤاکسینەکە بەسەر تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە دڵنیاییەوە بەپێی پلان بەپێی بەرنامەیەک کە کۆمەڵە قۆناغ لە خۆیەگرێت لە قۆناغی یەکەمە پزیشکان و کارمەندانی تەندروستی و دەروستکاران لە قۆناغی دوای ئەوانەی کە بە ساڵاتچوون یان نەخۆشی درێژخانەیەوە کەزاتە هەموو خەڵکی کوردستان ڤاکسینەکە وەرەگرێت ئەوەندەی ئێمە ئاگادار بین بەڕاستی نرخەکەی ئەسترازێنیکا لەوە هەرزانترە
ئەنی ئەو ژەمانەی کە هەیە بە هەردوو ژەمەکەشەوە ناگاتە 3-4 دۆلار. جا لەبەرەوە بەڕاستی بە پارێکی کەمتر ئەتوانی بیکڕی و باشیەکانی ئەسترازێنیکا ئەوەیە کە پێویستی بەو پلە گەرمیە ناقص هەفتایان نییە کە ڤاکسینەکانی وەکو فایزەر و مۆدێرنای ئەمریکی ئەوانە پێویستیان پێێتی بۆیە باشتر ئەکرێت بگازرێتەوە بۆ توانە لۆجستیی لە کوردستانە هەیە ئەکرێت ڤاکسینەکە بە ژمارەیەکی زۆر و بە ژمارەیەکی زۆر بەدەست بهێنرێ و بدرێ بە خەڵکی کوردستان. بەڵام دیسان ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی لە جاتیەوەی پلانێکی جدی هەبێ و لە جاتیەوەی استراتیژی بەرنامەیەکی هەبێت بۆ بەدەستێنانی ڤاکسینەکە کۆمەڵێک ڕیکلام، کۆمەڵێک کۆنفرانسی بێ بەرهەم، کۆمەڵێک خۆدەرخستن وانەی پێشکەشاندا کە هیچ سودێکی نەبووە تەنها بینی نەتیجەکەی ئەوەیە باشە. کاک تۆر کاتمان زۆر کەمە بەس کۆمەڵ پچە ئێستا پێ وایە کە ڤاکسینەکە نەگەیشتوتە کوردستان بەس بۆ وەکو بەرپرسەکان خۆیان پێشتر کڕیوانە بۆ خۆیان بەکارێنەوە. ئێمە بەڕاستی هیچ بەڵگەیەکی ئەوتۆمان لە بەردەستان نییە بۆ ئەو بابەتەوە. ئەگەر هەر بەڵگەیەکمان بکاتە دەست لەسەر ئەو بابەتە لە هەرچی وڵاتێکەوە پێیان گەیشت بێت و لە ڕێی هەرچی کۆمپانیایەکەوە پێیان گەیشت بێت هەر هەموو ڕێگا مەدەنی و یاسایەکان ئەگرینە بەر بۆ دادگای میان. بەڕاستیەوە تاوانێکی گەورەیە و خیانەتێکی گەورەشە ئەگەر کرابێت. بەڵام هەتاکو ئێستا بەڵگەیەکی ئەوتۆمان لە بەردەستان نییە. کۆمەڵێک زانیاری هەیە کە بەرپرسانی عێراق ئەم کارانیان کردووە بەڵام هێشتا لە ژێل لێکۆڵینەوەیە و هێشتا بەداواتی بەڵگەی ملموسمان لە بەردەستان نییە بۆ سەڵماندنی. باشە بەس پێشتر بڵین بازرگانیکردن هەبوو بە کۆرۆنا بۆ نمونە نەخۆشخانە ئەهلیەکان ژمار بڵین پارێکی زۆر لە هاوڵاتیان وەرەگیرا و کاتێک کە نەخۆشخانەکان پڕ ببوون و توانایی ئەویان نەبوو کە وەریان بگرن. ئێستا حاڵەتە کە دووبارە دەبێت چی بکرێ بۆی کە بارگرانی دووبارە لەسەر خەڵک دروست نەبێتەوە بە کورتی بێ سپاس دەکەم. بەدڵنیاییەوە بەردەوامە بێ بەداخەوە بەردەوامی بەردەوام بێ و من گومانیشم هەیە بەڕاستی بەشێک لە بەرپرسە تەندروستەکان بە ئەمدی و بەڕاستی بە پلان بە ئیشان بۆەوە کردووە کە خەڵک توش بێت و نەخۆشەکە بڵاو بێتەوە بۆی خستەخانە و با بڵێن دەستگا تایبەتەکانی ئەوان قازان بکات. ئێمە بینین لە ماوەی داهاتووە وەزارەتی تەندروستی ئێستا چەند ڕۆژی ڕابردوو باسیەوە کە هاوڵاتیان بە لەشاو پشکنین بکەنێ. باشە هاوڵاتی بەچی پشکنین بکە 6,000 دیناری لێوەرەگری هاوڵاتی لەکوێ بێنێ. ئەمە بازرگانیکردنە، ئەمە بەکارهێنانی کارەساتێکی سروشتیە بۆ خۆدەوڵەمەندکردن و بازرگانیکردن و بێمە کۆتایی پێ لە ڕووی لە ڕووی یاسای نێودەوڵەتی ئەم شێوازە ماڵەکردن لەگەر کارەساتێکی سروشتی قبولکراو نییە و وەزارەتی تەندروستی وەکوتم خەریکی بازرگانیکردنە بە کارەساتێکی سروشتی بابی وەکو ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر زانەکاتمان زۆر کەمەوە بەس ئێستا باشترین وەکو چارەسەر هەر بڵین بەکارهێنانی ماسک و دەست شۆردن و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و خەڵکیش کەم تەرخەمینێ بڵێنەوە حکوومەت وازدەوە بین کە حکوومەت کەم تەرخەمی وەزوەکو خەڵکیش خۆی کەم تەرخەمێ بێگومان بەڵێ ینی ئەو بابەتانە بەڕاستی تێکەڵکردنێکی زۆر وازە هەیە بەتایبەت لە بابەتی خۆپارێزی نەکردن. ینی بەشێک لە هاوڵاتیان وەکوڵی هەر باوەڕیان بابەتەکە نییە کە ئەمە کارەساتە بەڕاستی بۆیش خۆیان ناپارێزن. بێگومان هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکردووە کە ئەم ڤایرۆسە خۆی قاچی نییە بەڵکو هاوڵاتیان ئەبنە قاچ بۆی و ئەیگوازنەوە لە نێوان یەکتریا. لەبەر ئەوە هەروەکو ساڵی پێشووت زۆر بەسادەیی تەنیا ئەو شوێنانەی کە گومان لێکراون بۆ منە هاوڵاتێک گەچێتە شوێنێک کە پێشتر نەچۆتە ئەم شوێنە ئەبێ خۆی بپارێزێ، ئەبێ دەمامک بکە، ئەبێ دەستەکانی بە تەواوی پارێزراوێ بۆ ئەوەی دەستنێتە لوت و دەمی کە ڤایرۆسەکەی بگوازێتەوە. بەڕاستی ئەمە حاڵەتێکی وازەحە. ڕێنگواستنەوەگەش هەر لەلای دڵۆپەی باڵێ تاوکو ئێستا باڵێ تەواوی بەڵگەکان تەنیا ئەوەیە کە بە درۆپلێت و بەدەنکۆڵی ئاوی ئەم ڤایرۆسە ئەگوازرێتەوە بەڵکو بە هەوا ناگوازرێتەوە و تەنیا پارێزبەندی کۆمەڵایەتی 2 مەتر و نیویش تەنانەت بەڕاستی زامنی ئەوەیە کە ڤایرۆسەکە نەگوازرێتەوە بەڵام بەستنی دەمامک بە تەواوی ڕێگریەکە لە گواستنەوەی ڤایرۆسەکە. زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر زانە حەمید پسپۆڕی ڤایرۆسی کۆرۆنا لە سوودی سەرگی هەروە لە بەریتانیا دکتۆر گۆران عەبدوڵڵا دکتۆرا لە سیستەمی تەندروستی نێودەوڵەتی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.